هەر سەبارەت بە وەڵامی ڕێکخەری ڕاستپاردانی و دەوڵەتیەکان سەبارەت بە پرسی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کەیسەی ئەم دوایەی سزادراوانی بادینان یان ئەو کەیسەی لە ماوەی ڕابردوودا لە دادگا یەکلایی کرایەوە. من زیاتر قسە دەکەم بەڕێز سلێمان محسن سندی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە دەستەی مافی مرۆڤ لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز سلێمانم کاتت باش. ئەگەر سەبارەت بۆ بابەتە قسە بکەین ئەوەی کە دادگا باسی کردووە بە تایبەتی لەسەر پرسەکانی مافی مرۆڤ و ئەو ڕێکاری یاسایانەی کە گرتوویەتیە بەر لە هەرێمی کوردستان تا چەندە دادگاکان سربەخۆن و توانن بڕیارەکان بە پێی خاڵ و مادەکانی مافی مرۆڤ جێبەجێ بکەن. وەڵێ ئەم کاتی جەناب تۆ هەموو بینەرانی کوردستان 24 باش بێ بابەتی دادگاکان و مەسەلەی یاسا لە هەرێمی کوردستان ڕای دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لەسەرەوەیە کە تا ئێستاش ئەو بڕیارەی لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستانەوە درابێت ئەمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ پشتگیری دەکەین و لاریمان لەسەر ئەو بڕیارانە نەبووە کە لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستانەوە دراوە و بەتەواوەتیش پشتیوانی ئەوە دەکەین کە تەداخلی ئیشی دادگاکان نەکرێت و بەداخەوە ئەمەوەیە دەبینین کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە گومان بخرێنە لەسەر بڕیارەکانی دادگاکان لە هەرێمی کوردستان ئەمەش وەکو پێشێلکاریە بەرامبەر بەو دادگانەی کە باسی دەکەن. بەڵێ دەستەی مافی مرۆڤ چۆن بەرامبەر بەو هۆڵانە دەوەستێتەوە کە بۆ بەلاڕێدابردننی ڕایگەشتی یا بربەست دروستکردن لە بەردەم ڕای سربەخۆی دادگاکان لە هەرێمی کوردستان دەکرێت. ئێوە چۆن لە بەرامبەر بەم بابەتە هەڵوێستان دەبێت؟ لەسەر ئەو بابەتانەی کە جەنابەت باز دەکەی زۆربەی جار ئەتیمی دەستە لە ئەو کەیسانەی کە گرنگن ئامادە بوونە. خودی بەڕێز جەنابی سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ دکتۆرە مونا لەگەڵ شاندێکی دەستە لە زۆربەی ئەو دادگایانەی کە گرنگن و پێویستە دەستەی مافی مرۆڤ تێدا بێت ئەمە تێدا بووینە و ئیشی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ وەکو جەنابتان دەزانن ئیشێکی چاودێریکردنە ئیشی ئێمە چاودێریکردنە و هەمیشەش پاڵپشتی لە مەسەلەی سەروەری یاسا دەکەین لە هەرێمی کوردستان. هەر کاتێک کە تێبینیمان هەبێت لەسەر شتێک کە ڕابط بێت بە مەسەلەی دادگایان بابەتێکی دادوەری لە ڕێگەی نووسینگەی سەرۆکی دەستەوە شوێنی پەیوەندیدارەکان ئاگادار کراوە لەو مەجالە. بەڵێ لە ماوەی ڕابردوودا چەند راپۆرتێک لەسەر دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بڵاو کرایەوە. هەرێمی کوردستان وەڵامێکی شەفاف بە داتا و زانیاریەوە بەم راپۆرتانەی هەبوو بە بەراورد بە عێراق و وڵاتانی دیکەی جیهان و ناوچەکەش بەگشتی دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە چاستێکدا دەبینن بە پێ و شەفافیەت و بەڵگە و داتایانەی کە لە هەرێمی کوردستان لەم بارەوە خراونەتە ڕوو. راپۆرتی ئەو ڕێکخراوانایی کە جەنابەت باز دەکەی ئەوە تعبیرن لەو ڕێکخراوانە ڕێزمان هەیە لە بوو کاری ڕێکخراوەی یەکێک لە ئیشەکان و مەهامەکانی دەستەوەیە کەمە پشتگیری لە ڕێکخراوەکان بکەین لە هەرێمی کوردستان چ ئەوانەی ناوخۆی بن چ ئەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بن. ڕێزم هەیە لە بۆ راپۆرتی ئەوان بەشێکیان ڕاستن ئەو شتانەی لە ناو راپۆرتەکەی خۆیان باز دەکەن لەسەر مەسەلەی پێشێلکاری لە هەرێمی کوردستان بەڵام بەشێکی تریان ژێدەریان تەواو نییە و بەداخەوە هەڵا بوون بۆیە تکا لە هەموو ڕێکخراوێک دەکەین تکا لە هەموو ئەو شوێنانە دەکەین کە حەزیان لێ راپۆرتێکی تێرەوتەسەل و ئەوە کە پێزانینی تەواوی تێدا بەت بنووسن هیوادارن ڕای دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بکرێن بۆ ئەوەی بە تەواوەتی تێبگەن لەوەی لە هەرێمی کوردستان ڕەوشی مافی مرۆڤ لە چه ئاستێکدا. ئێمە راپۆرتێکمان هەیە راپۆرتی ساڵانەیە لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بە تەفاسیلی هەموو ئەو پشێلکاریانەی کە هەنە لە هەرێمی کوردستان باز دەکەین بەڵام بەعام ئەگە بڵێن هەرێمی کوردستان لە ڕووی ڕەوشی مافی مرۆڤەوە خراپە طموحی ئێمە ئەوەیە کە باشتر بێت بەڵام خراپ نییە وەکو ئەو ڕێکخراوە ناو خەڵکێکی ترباسی دەکەین. ئەمەلێکی باشمان هەیە کە پێکەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ڕەوشی مافی مرۆڤ بەرەو قۆناغێکی باشتر ببین. ئەسپاسی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین بەڕاستی زۆر هاوکار بوونە لەگەڵ مەسەلەی بەرەو پێشچوونی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان
لە ڕێگەی خۆیانەوە ئەوەیەکیان دانا پلانی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ بۆ ئەو تێبینیانەی کە ئەمە وەکو دەستەمان هەیە ئەو ڕێکخراوانەکە هەیە کە وەزارەتی بەرگری ئەمریکا هەیە. حکوومەت لە ڕێگەی ئەو پلانی نیشتیمانیە هەوڵی ئەوەیدا لە ماوەکانی ڕابردوودا ئەو کێش و گرفتانەی کە لە بەردەم مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەیە بە شێکیان چارەسەر بکەن لەگەڵ دەستە شنوێنەری کاک مەسرۆر سەرۆکی حکوومەت پێشماوەیە هاتیتە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لەگەڵ بەڕێ سەرۆکی دەستە دانیشتووە و ئامادەکاری لە هەموو ڕۆیەکەوە کردیە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان بتوانین ڕۆیەکی گەش بتانین مەسلەی مافی مرۆڤ بابەتی دیموکراسیکردنی کۆمەڵگە لە ڕێگەی مەسلەی تەوعیە وشارکردنەوەی کۆمەڵگە ئەو شتانەی کە پێویستن لە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا ئەوان ئامادەکاریان دەربڕیە و بۆیە ئەمە ئومێدێکمان هەیە کە ڕەوشەکە زۆر بەرەو باشتر دەچێت. ئەوەی ئێستاش هەیە کەم نییە ئەگەر مقارنەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئەطراف بکەیت هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر باشتری ڕەوشی مافی مرۆڤدایە ئەمەش کەم نییە بەڵام طموحی ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ طموحێکی لەوە گەورەترە هیوامان وایە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە تەنە و ئارام بژیت بابزانم ئەوە هیوایەتی هەموو ئەوانەیە کە مرۆڤ دۆستن و لە مەجای مافی مرۆڤ ئیش دەکەن. بەڵێ بەڕێز سلێمان موحسین سندی بەڕێوەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە دەستەی مافی مرۆڤ سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان.